شارەوانی بناری قەندیل بەو ئیمکانیاتی کەمەی لە بەردەستیانە توانیویانە خزمەتێکی زۆر بە بناری قەندیل بە تەواوی بناری قەندیل بکەن بە هەموو گوندەکان. ئەوە بوو پار ساڵ لافاوێکی گەورە هات زەرەر و زیانێکی زۆری لە مەنتیقەکەدا تا ئێستا بە هەوڵ و ماندووبوونی ئێوە بە هەوڵ و ماندووبوونی ئەوان بە شارەوانی هەتا بڵێم ١٨٠ ئیشەکانیان سەرکەوتوو بووە لە ڕووی ڕێگاوبانەوە لە ڕووی بەدەم مۆچوونی هاوڵاتیانەوە لە ڕووی هەموو شتەکانەوە تا ئێستا سەرکەوتوو بوون ئیمکاناتیشیان کەمە دەستیان خۆش بێ سەرکەوتون زۆر. ساڵانە شارەوانی بناری قەندیل لە هەڵدەستێ بەکردنەوەی خولێکی تۆپێنە بۆ گەنجانی بناری قەندیل بۆ هەموو چینێک لە هەموو بەشدار دەبن. خزمەتێکی باش بە گەنجان دەکا و خۆشبەختانە ساڵانەیە دەورێکی خۆش بەڕێ دەکەین و یارمەتی دەری گەنجانە. وەڵڵا شارەوانی بناری قەندیل لە ئەو لە ئاخیل لووتکەدەیە بۆ توانای خۆی ئەگەر خەڵک زیاتر هاوکاریان کە ئەوانیش دەستیان کراوەتر دەبێ هەتا خەڵک هاریکاریان کات دەستیان کراوەتر دەبێ بەس ئیمکانیان کەمە ئەمە داوا لە خەڵکی دەکەین نەگە هاریکاریان من ئەوانش بۆی بەدەم هاوڵاتیانەوە بچن. شارەوانی بناری قەندیلی شارەوانی گەلە شارەوانی حکوومەت و دەوڵەت نییە وەکو دەوڵەت خەڵکیش چاوەڕوانی لێ بکە و ئینتیزاری هەبێ بڵێ هەموو شتێکمان بۆ بکە. شارەوانی گەل عێبارەتەوەیە بە هێزی گەل بە ئیرادەی گەل بە پشتگیری گەل خزمەتی پێشکەشی گەل دەکە. ئەوەندەیە من شاهیدی بم دەماوەی ئەو 11 ساڵیدا شارەوانی بناری قەندیل بە تەواو هێزەوە هەر ئیمکاناتێکی دێختیاریدا هەبوو بێ حتمما پێشکەشی گوندنشینان و خەڵکی بناری قەندیلی کردووە. بۆ نمونە مەسەلەن ئێستا گوندێکە دێن زەرگەڵێ ئێرە پردی نەبوو چەند ساڵ بوو حکوومەت پرۆژەی و پردەی بۆ دەرچوو بوو بەڵام نان دەکرد ڕان دەکە هەر ڕۆژێ بە بەهانەی شتێکی بەڵام شارەوانی بناری قەندیل هات ئەو پردەی جێبەجێ کرد ئەو مۆنومنتەی کرد و دەیان پردی دیکەش لە گوندەکان دیکە کراوە دەیان ڕێگابان کە ئەو گوندانێکە ڕێیان نەبووە ڕێگابانی بۆ شاون بێگومان شارەوانی بناری قەندیل ئیرادی خۆی گەلەوە وەردەگرێت. سەرتا پێم بڵێ شارەوانی بناری قەندیل ساڵی چەند دامەزراوە و دیارە جیاشە لە سیستمی شارەوانەکانی هەرێمی کوردستان ئەگەر هێندەکەن بۆ باسی ئەوە بکەین. سەرەتا زۆر بەخێر بن. دیارە شارەوانی بناری قەندیل لە 30 2009 دامەزراوە لەو کاتەوە تاکو ئێستا بە بەردەوامی لە زۆر بواری خزمەتگوزاریدا کار و ئاراکی و پرۆژەی خۆی هەیە بۆ گوندەکانی بناری قەندیل لە سنووری 63 گوندی بناری قەندیلدا پرۆژەی خزمەتگوزاری وەکو ڕێگاوبان ئاو هەروەها زۆر پرۆژەی تریش کە پێویستن و زەرورین بۆ گوندەکانی بناری قەندیل لە بوارانەدا خزمەت دەکاتوە خزمەتێک تەواویش بە بواری ژینگەی ناوچەکە دەکات بە خڕکردنەوەی زوڵ و خاشاکی تەواوی گوندەکان و کۆکردنەوەی و فرێدانی لە شوێنێکی شیاودا. ساڵی پار مانگیدا لافاوێکی گەورە هات زۆربەی گوندەکانی بناری قەندیل بەتایبەت ئەوانەی کەوتونە دۆڵی باڵایان و دۆڵی شارۆژ لە سنووری سوورە دێ بەر لافاو کەوتن ئێوە تا ئێستا چەند هەوڵتان داوە پرۆژەی خزمەتگوزارەکان بگەن بەو ناوچەیە و جگە لەوەش چەند پردێک لافاو بردنی تا ئێستا ئیش و کارەکانی ئێوە چۆن ڕۆشتوونە و تا چەند هاوکاری ئەو گونشینانەی بوونە. بەڵێ دیارەوە کەم ئاگدارن کە لە مانگی 10 ساڵی 2010 لافاوێک بناری قەندیلی گرتەوە لە ناوچەکانی دۆڵی باڵەیان هەروەها ناودەشت هەروەها دۆڵی سوورەدێ لەم ناوچانەدا زەرە و زیانێکی زۆر بە پرۆژە خزمەتگوزاریەکان گەیشت لەو چوارچێوەیەدا شارەوانی بناری قەندیل لە ساتی ڕووداوەکەوە لە ساتی ڕوودانی لافاوەکە تا ئێستا بەردەوام بۆ لە خزمەتکردن بەوەی کە خزمەتگوزاری سەرەتایەکان بگەڕێنێتەوە گوندەکان لە بەشێک لە گوندەکان پچڕابوون هیچ پرۆژێکی خزمەتگوزاریان تێدا نەبوو. ئێمە هەوڵماندا لە سەرەتادا بەکردنەوەی ڕێگاکان دەستمان پێکرد لە ماوەیەکی کورد دەتوانیمان سەرجەم ئەو ناوچانەی کە پەکیان کەوتو بۆ ڕێگاکان ئاسایی بکەن و باریدۆخ ئاسایی بکەینەوە بەڵام چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری گرنگ هەبوون کە بە تەواوەتی پەکیان کەوتبوو پێویستیان بەسەر لە نوێ دروستکردنەوە هەبوو لەوانەش پردی ماونان هەروەها پردی سوورەدێ
لەوانە لە ئێستادا ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل دەستمان کردەوە بە دروستکردنەوەی پردی سوورەدێک کە نزیکەی 12 گوندی لەسەرەوە هاتوچۆی ئەو 12 گوندە لە ساڵی پار لە دوای لافاوەکەش بۆ چەندین جار بەهۆی ئەوەی بە کاتی چاکرا بۆ تێکچەوە بەڵام لە ئێستادا وەک شارەوانی بناری قەندیل لە هەوڵی دروستکردنەوەی ئەو پردەدان و ئیش و کارکردن لەو پردەدا تا قۆناغێکی باش ڕۆیشتووە و ئومید دەکەین لە چەند دەرفەتێکی کەم لە چەند هەفتەیەکی تردا ئەم پرۆژە گەورەیە بەڕووی هاوڵاتیانی ئەو ناوچەیەدا بکرێتەوە.